گەرمای هاوین بە شێوەیەکی بێپێشینە تەنگی بە عێراق هەڵچینیوە. پاش بەرزبوونەوەی پلەکانی گەرما بۆ سەر و پەنجا پلە، کۆمپانیاکانی نەوتی باشووریش حاڵەتی ئامادەباشییان ڕاگەیاند. لە پارێزگای بەسڕا بەهۆی ئەوەی پلەی گەرما گەیشتە 52 پلە، کۆمپانیاکانی وەبەرهێنانی نەوت ئاڵای ڕەنگی وەنەوشەییان بەرز کردەوە. کام ئاڵایە ئاماژەیە بۆ بەرزی تیشکی سەر و بنەوشەیی کورد کە مەترسی زۆری بۆ سەر مرۆڤ هەیە، بۆ پێی دەبێتە هۆی بەرکەوتنی خۆر و کوشتنی خانە زیندوەکانی ناولەش. گرتنەبەری ئەم هەنگاوە لەلایەن کۆمپانیاکانەوە بۆ ئاگادارکردنەوەی کارمەندەکانیانە لەوەی دەبێت بەرزترین پلەی وریاییان هەبێت بۆ هۆی مەترسی گەرما و خۆپاراستن لە تیشکی خۆر. هاوکات کەشناسی عێراق لە راپۆرتێکدا ئاشکرای کرد بە شێوەیەکی گشتی ڕۆژی یەکشەممە بەرزترین پلەکانی گەرما لە مێژووی عێراقدا تۆمار دەکرێن. بۆ پێی لە 13 پارێزگا پلەی گەرما تێیاندا گەیشتۆتە 50 پلە سەروتر. هەروەها ڕۆژی شەممەش لە خانەقین پلەی گەرما گەیشتە 52.5 پلە. پێشتر ڤۆڵکەر تورک کۆمسیاری باڵای مافەکانی مرۆڤی نەتەوە یەکگرتووەکان لە کۆتایی سەردانەکەی بۆ عێراق ڕایگەیاند ئەوەی ئەم وڵاتە ڕوبەڕووی دەبێتەوە لا بەرزبوونەوەی پلەکانی گەرما و وشکە ساڵی هۆشداریەکە بۆ هەموو جیهان. وتیشی عێراق بە یەکێک لە وڵاتانەدا دەنرێت کە بەهۆی کاریگەریەکانی گۆڕانکاری ئاوهەوا زۆرترین زیانیان بەرکەوتووە. بەرزبوونەوەی پلەکانی گەرما بۆ ئاستی مێژووی هاوکاتە لەگەڵ ئەو وشکە ساڵیەی 4 ساڵە لە بەرەنجامی بێبارانی لەسەر یەک عێراقی گرتوتەوە، بەتایبەت لە ناوچەکانی ناوەڕاست و باشوور کە بەهۆیەوە هۆڕەکان و بەشێک لە چەم و دەریاچەکان وشکیان کردو، هەزاران خێزانیش ناوچە کشتتوکاڵیەکانیان بەجێهێشتووە. لەگەڵ بەرزبوونەوەی پلەی گەرما و وشکە ساڵی، هاوکات بەرپرسانی عێراق لە ماوەی 20 ساڵی ڕابردوو کەم تەرخەمی زۆریان نواندووە لا دروستکردنی بەنداوی پێویست لەگەڵ بێدەنگبوونیان بەرامبەر بڕین و کەمکردنەوەی ئەو ئاوانەی لا وڵاتانی دەرەوە دەڕژێنە نێوخاکی عێراق و بێبەشکردنی ئەم وڵاتە لا پشکە ئاویەکانی خۆی، ئەوەش ڕۆڵی سەرەکی لە بە بیابانبوونی خاکی عێراق بینیوە.